باوکم هەیە، دایکم، برا، خوشکم هەیە. من هاوسەرگیریم کردووە، 4 منداڵم هەیە، 2 کوڕ، 2 کچ، کچە گەورەکەم کچێکی هەیە. واتە بوومەتە باپیرە. من هەموو شتێکم هەیە، تەنیا نیشتیمان نەبێت. کەواتە من باوکم نییە، دایکم، برا، خوشکم نییە. من هاوسەرگیریم نەکردووە، 2 کوڕ و 2 کچوم نییە، کچە گەورەکەشم کچی نییە. من نەبوومەتە باپیرە، کەواتە من نیشتیمانم نییە، من هیچ شتێکم نییە. بینەرانی ئازیز و خۆشەویستی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن. جوانترین سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارەش بە یارمەتی هاوکارانم بە پرۆگرامێکی نوێ هاتوونەتە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای کە پرۆگرامێک بێت بە دڵی ئێوەی ئازیز بێت و هەتا کۆتاییش لەگەڵمانە بمێننەوە. ئەو شعرەی من بۆ ئێوەم خوێندەوە ئەم ئێوارە شاعیرەکەی لەگەڵ ئێمەیە، ئەو ئیبراهیم هەورامیە و کە بە شعرە جوانەکانی لەگەڵمانە بێت و ئێوارەکەمان جوانترەکات. مامۆستا ئیبراهیم زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەخشینە، سپاس بۆ ئامادەبوونت. تەندروستی چۆنە مامۆستا؟ زۆر سپاس بەخێر. زۆر سپاس بۆ تۆ. مامۆستا، لە شعرەکانتە شێوازی یاخود ستایلی هایکۆ بەکاردەهێنیت. لە سەرەتای ئەمە باسێکی ئەم ستایلەمان بۆ بکەیت و مێژۆکەی بۆ بکەی دەگەڕێتەوە و پاشان باسی بەرهەمەکانە دەکەین. من پێم وانەیە کۆی هەموو سایلی نووسنی شعری من تەنها پێگات بێ لە دەقی هایکۆ. ڕاستە لە شعرەکانە توانیمە چەند دەقێکی هایکۆش بنووسم. شعری هایکۆ ڕەنگە بەم شێوە جددی کە ئێستا هاتوۆتە ناو پانتایی دنیای ئەدەبی کوردیەوە، با بڵین مێژوویەکی زۆر نزیکیە، مێژوویەکی دووری نییە، بەڵام خۆی لە ئەساسەوە ئەم شعرە مڕچی تایبەتمەندی ژاپۆنیەکانە کە لە سەدەی 16 هەمینەوە دەستیان کردووە بە نووسنی ئەم جۆرە ژانری ئەدەبیە. هایکۆ لای ژاپۆنیەکان کە وەکو وتم مای شانازی ئەوانە، ئەوان پێیان وایە تاکەنەتەوەیەک کە بتوانێت مامەڵەیەکی باش لە نووسینی هایکۆ بکە بۆ خۆیان دەگەڕێتەوە کە ژاپۆنیەکانن. بەڵام ئێستا لە تەواوی دنیاە نووسینی هایکۆ بۆتە مۆدیل، تەشەنەی سندووە، زۆرینەی نەتەوەکانی دنیا مامەڵە لەگەڵ ئەم شێوە ئەدەبیاکەن. هایکۆ نابێت لەبیرمان بچێتەوە شێوازی و ستایل و یاسایکی تایبەتی خۆی هەیە کە پێویستە 3 دێر بێ، لە کۆی ئەم 3 دێڕە حەڤە بڕگەی شعری پێگات بێ و بۆ خۆشی دەبێ بتوانێت لە هەر 3 دێڕەکە بە کۆی 3 وێنەی جیاوازەوە وێنەیەکی تەواو پێک بێنێت و مەرجە تەنها 3 دێر بێت؟ بەڵێ پێویستە 3 دێر بێ و دەبێت بە کۆی ئەم 3 دێڕەوە وێنەیەکی جوانی شعری پێک بێنێت و بتوانێت لە ناو تەواوی هەر 3 وێنەکە وێنەیەکی گەورە و پامێکی خۆی بگەێنێتە جێگا. چی وای لە مامۆستا ئیبراهیم کردم ستایلە هەڵبژێرێت؟ من پێم خۆش بوو ئەم تەجروبەیە وەکو تەجروبەکانی تری پێشوو شعری خۆم ممارەسەی بکەم، مامەڵی لە تەکا بکەم و هەستی شەکەم دەتوانی لە ڕێی ئەم ستایلە تازەوە با بڵێن کە بۆ بە نسبەتی منەوە تازەیە و تەجروبەیەکی تازەیە کاری لەسەرەکەم، دەتوانم باشتر پەیامی ئینسانیانەی خۆم بگەێنم بە خوێندنەرەکان. قورس نییە بتوانیت لە 3 دێڕاتەوە ئەو پەیامەی کە ئەتەوێت بیگەێنیت. هەندێک لە شاعیرەکان یاخود هەندێک لەو شاعرانی کە بینی ڕەنگە 20 دێڕژ لە خۆ بگرێت یاخود زیاتریش ئەنجا ئەو پەیامەی کە هەیەی بیگەێنێت. تۆ چۆن نەتوانین لەم 3 دێڕەیە ئەو پەیامەی کە هەتە بیگەێنیت؟ من وەک ڕوونم کردەوە دەقی هایکۆ بەپێی ئەو یاسا و ڕێسا تایبەتی کە خۆی هەیەی دەبێت لە ماوەی ئەو با بڵین لە پانتایی ئەو 3 دێڕە لە کۆی ئەو حەڤە بڕگەیە تۆ بتوانی مامەڵەیەکی جددی لەگەڵ کۆمەڵی وشەی کورتە و وشەی کەما بکەی بۆ ئەوەی پەیامەکەی خۆت بگەینی و تەسەوریش ناکەم گرانێکی وا هەبێ ڕەنگە نووسینی دەقێکی قەسیدەیی زۆر سەختتر و گرانتر و ماندووبوونێکی زۆری هەبێ بۆ ئەوەی بتوانی مامەڵە لەگەڵ دەقێکی هایکۆ یا بکەیت. بێگومان هیچ شارێکت بۆ ئێمە ئامادە کردو کە بە ستایلی هایکۆ بێت؟ بەڵێ لەم کۆمەڵە شیعرە تازم گەڵاکان بە نۆرە ناوەرێن کە
لەم نزیکانە بڵێ ئەمە ئەو کتێبێک کە لە بەردەستی منە باس لەوە شەکەین لە دواییدا کە چەندەقێکی ئاکۆیی تیا دەتوانم باشە فەرمووی. یەک وشە تەنیایی دەڕەوێنێتەوە هاتن چاڵی دۆزەخە جێپێی ڕۆشتنت لە دڵی منە شیرین دەبێت عمری تاڵم بە خەندەی تۆ چاڵێکی قوڵ سەدان کە لەسەر ئەنفال دوای ڕۆشتنی تۆ پارچەیە سەهۆڵە دڵی من ئەمە کۆمەڵە دەقی شێعری سێدێر بەڵێ بە سێدێر ئەو بە مانایەکی تایبەتی خۆی کە کورت و پوخت بەڵێ ئەتوانێت ئەوەی کاتەوەت تەنیای من هاتنی تۆ ئەڕێنێتەوە یەکێک لەوانەیە کە زۆر زۆر جوان بوون. زۆر باشە مامۆستا هیچ شاعیرێکی دیکە هەیە لە کوردستان لەسەر ستایلە شعر بنووسێت؟ بەڵێ ئێستا کۆمەڵێک با بڵێن ژمارەیەکی باش لە شاعیر بە تایبەت شاعیرە گەنجەکان یان کەسێکی دیاری وەکو کاقوبادی جەلیزادە هەندێک جاریژ ڕۆژ هەڵەبجەیی و من نامەوێت لێرە ناوبەرم ڕەنگە هەندێک ناوم لەبێ بچێ بێتە مای گلەی بۆم بەڵام ژمارەیەکی باش لە شاعیران ئەمڕۆ لە ئەدەبی کوردیا توانیویانە مەسەلەن پەرە بە دەقی هایکۆیی بن و هایکۆ بنووسن بەڵام نابێت لەبیرمان بچێ ئێمە زیاتر لە ئێستاە لە ناو ئەزمونونەکەین کە دەمانەوێت دەقی هایکۆ نەک بە زمانە یابانیەکەی بە مەفهومە یابانیەکەی هاتوین بە کوردیمان کردوێتەوە چونکە نابێت ئەومان لەبیر بچێ هایکۆ زیاتر مامەڵی لەگەڵ تەبیعەت و لە زمانی سروشتەوە دەیەوێ ئینسانەکان بدوێنێ وە کوردی شەما مەسا پێم وابێت لێ زیاتر بۆوا گەڕێتەوە کە شاعیرانیش ئێستا زۆرن لەسەر ئەم ستایلە شاعرە نووسن بە تایبەت ئێستا سەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیایە خەڵکی دانانیشە بە دیار دەقێکی درێژە دوور درێژەوە چی سەرقاڵی بێت چی ئەوەی بێت کە ناوێت کاتی پێبات کاتەکانی خۆی تەرخام کات کە من ئەوانە بە دۆشتە کورتەکانە ئاگەڕێن ڕەنگە بەشێکی ئەمە بێ بەڵام من پێشەوەی وەڵامیم پرسیارت بمەوە پێم خۆش ئاماژەیەک بەوە بم کە ژمارەیەک لە برادەران لە ناوچەی گەرمیان لە شاری کەلار ئێستا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە تۆڕی ئەنتەرنێت یانەیەکی ئەلکترۆنیان پێگەناو بە نەنیشانی یانەی هایکۆ کوردی کە پێم وا بێگەر بە هەڵانە چم برای بەڕێز کاگم ملکۆ ئەحمەد لەگەڵ سەردار بۆ ڕێی ئەمانە سەرپەرشتی ئەو یانەیەکەن گرنگجیی باش بە هایکۆ دەدەن و تا ئێستش دوو ژمارە لە گۆڤارەکان بڵاو کردوتەوە و لە منتیقەی بادینانیش بە شێوەزاری کرمانجی خوار و ئەوانیش بۆ خۆیان چەند شاعیرێکیان هەیە لەوانە کاک شەماڵ ئاکرێیی بوارێکی باشی ڕەخسان یانی با بڵێن کاری باش لە مەجای نووسینی دەقی هایکۆکە و لە لایەکی تریشەوە دەقی هایکۆ ئەمڕۆ لە تەواوی دنیاە مەسەلەن بەرفراوان بووە ئەمریکیەکان و ئەوروپیەکان تەنانەت عەرەبەکانیش دەستیان داوەتە گرنگجیدان یان ئەتوانین بڵێن بەگشتی لە ئێستادا لە وڵاتاندا بەکاردەهێن بەڵێ لەسەر ئاستی دنیاە هایکۆ بۆتە ئەدەبێکی باو و دیار زۆر ڕاستە با بینە دەرەوە لە ناو ستایلی هایکۆ باسی ستایلەکانی دیکەی شارنووسین بکەین و دوای ئەوەش باسی کتێبەکانت بکەین با بزانین تۆ چەند بەرهەمت هەیە بەرهەمی شاری بەڵێ من پێشتر دەتوانم بڵێم هەر لە بیدایەتی خوێندکاریم لە قۆناغی ناوەندی سەر و سەودام لە تەک خوێندنەوە هەبووە لە ڕێ ئەو مامۆستا بەڕێزانی کە ئەو کات لە خوێندنگا مامۆستامان بوون هانیان داوین بۆی بچینە ناو کتێبخانە و بە دنیای کتێب ئاشنابین منێکێک بووم لەوانەی کە لە زۆربەی زۆری وانەکانی مەکتەبە تەمەڵ بووم پێم وابێ بەبیرمێتەوە لە پۆلی دووهەمی ناوەندی بووم لە حەوت دەرس کەوتە بووم بەڵام لە کوردیا دەرەجەکەم زۆر باش بوو کاتە لە 90 بەرەوژور دەبووە مەعفوو بوو من لە کوردیا مەعفوو بووم هەندێک کات پێیانەوەتینیان خەوەش زمانەکەی خۆتەتیان بەڵام زمانی کوردیش بەشی خۆی قورسیت هەیە لەو کاتەوە من ئێتر سەر و سەودام لەگەڵ خوێندنەوەی نووسینا هەبووە بۆ یەکەم جار لە ساڵی 1984 شعرێکی زۆر کورد پۆستەرە شعرێک بوو
لەو گۆڤارە بڵاوم کردەوە من ئەوە دادەنێم بە سەرەتای دەستپێکردنم لە دنیای شێعرە و تاکو ئێستا بە چەند شێوەی جیاجیا من شێعرم نووسیوە مەسەڵەن شێعری درێژ و شێعری کورد با بڵێن قەسیدەی درێژ بۆ ئەوە لە ساڵی 1970 قەسیدەیەکی درێژم بۆ تاوانی چیمابارانی هەڵەبجە نووسی بە ناونیشانی شانزەی ئازار کە خۆی لە 50 لاپەڕا لەخۆ گرتە بوو بەداخەوە ئێستا و شعرم نەماوە بە ناوێکی خوازرا و بە ناوی مامۆستابایانەوە بڵاو بوویەوە لە کاتی خۆیان بە شێوەی بۆچی هی تۆ بوو بە ناوی ئەو بڵاو بوویەوە ئەو کاتە من لە وڵاتی ئێران ئاوارە بووم بۆ خۆشی لەبەر با بڵێن باری ئەمنی نەدەکرا ناوی شاعیرەکە ئاشکرا ببێ چونکە شعرەکە شعرێکی ڕخنە گرانەی سۆشیالیستی بوو زیاتر ئیهانەی ئەو وڵات و لایەنانەیە کرد کە بەشدار بوون لە پەلاماردانی با بڵێن شارەکە و شەید بوون و بەکارهێنانی چەکی کیمیاوی باشتر وا بوو ئێمە و نازناوەمان بەکارهێنا دواتر لەگەڵ ئەو نازناوی مامۆسابایانە من بەردەوام بووم کە کۆمەڵی شعری زۆرم لە گۆڤاری ئەدەبی کرێکاری لە دوای ڕاپەڕین بڵاو کردەوە لەگەڵ ئەوەشا لەم کۆتایانە با بڵێن لە دوای 2000ەوە منی تر دەستم کرد بە ممارەسەکردنی شعری کورد نەک پۆستەر شعر نا لە پۆستەریش زۆر جار کورتتر و درێژتریش بەڵام ئەمە لە ئێستا بۆتە مۆدیلێک و باوێک لە تەواوی دنیاە ئەم جۆرە شعر نووسینە مامەڵەی لەگەڵاکرێ کەمتر شاعیرەکان با بڵێن خوڵقێتیان لەگەڵ نووسینی قەسیدا هەیە زۆر ڕاستە کەواتە یەک بە یەک باسی بەرهەمەکان دەکەین باسی ئەو بەرهەمە چاپکراوەکانیش دەکەین کە چاپکراون بەڵام دوای ناوبڕێکی کورت و لەگەڵ تا بەردەوامە بین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان دووبارە سڵاتان لەبێ ئازیزان ئێمە لەگەڵ میوانەکەمانە کاک ئیبراهیم بەردەوامە بین. کاک ئیبراهیم باسی ئەومان کرد کە چەند بەرهەمت هەیە و چەند بەرهەمی چاپکراویشت هەیە. من تا ئێستا توانیومان نزیکەی 10 کۆمەڵە شیعر بە چاپ بگەێنم بەداخەوە 3 کۆمەڵەیان کە لە ئەرشیفی خۆمانەماوە نەوانیش پێگاتون لە شانزەی ئازار لەگەڵ چرا لەگەڵ گوڵی سوور کە شێوەی با بڵێن چاپکردنی ئەو کاتە بەڕۆنیە و بە فۆتۆکۆپی بوو ژمارەیەکی زۆر کەمیشی لێ چاپکرا بەڵام ئەوانی ترم لە تەنیاتر لە شەوەکانی دایکم کە ئەمە خوا لێ خۆش بوو کاک ئەحمەد سەلام دواتر وەری جێڕای سەر زمانی عەرەبی و بە زمانی عەرەبیش چاپکرا نزیکەی ئێستا 6 کۆمەڵە شیعرم چاپ بووە ئەم کۆمەڵەیەش کە لەم با بڵێن لە 20 مانگ لە هەڵەبجە یەکەم جار مەراسیمی ناسان و بڵاوکردنەوەمان بۆ کرد دواتر 23 مانگ لە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند بەڵێ ئەمە کتێبەکەی گەڵاکان بە نۆرە ناوەڕێن بەڵێ ئەوە دوا کۆمەڵە شیعرمانە هەندێک لەم شیعرانی کە لەم کۆمەڵە شیعرن کراونەتە زمانی عەرەبی ئێستا دکتۆر حەمەد مەحموود دووخی مامۆسای زانکۆیە لە جامیعەی تکریت بەنیازە پێشەکی بۆ بنووسێ و تەواوی و شیعرانە لایەن کاک شەماڵ
ئاکرێەوە کراوەتە عەربی ئەوش بە زمانی عەربی چاپێک. زۆر باشە بەر لە بچین باس لەوە بکەین کە بە زمانەکانی دیکە شارت هەیە و شارەکانمان پێشکەشکەی پێمان خۆشە گوێمان لە شارێکی دیکە بێت. تۆ بیر لە ڕۆژێکی مانگی تەمووز بکەرەوە بە تایبەت پاش نانی نیوەڕۆ ینی کات 14 ئەو کاتەی لە بەردەم فێنکەرەوەکەدا ڕاکشاوی و دەتەوێ بنویت منیش بەدەم هەڵگرتنی بلۆک و تاسەچیمەنتۆوە کە لەم داغ بووە و دەڵێم ئەم خۆرەکەی ئاوا دەبێ من کارەکەم تا ئێوارە بەو پارەی وەری دەگرم یەک دوو پارچە حەب بۆ ژنەکەم و چیسەیە جبس بۆ مناڵەکەم و بەشی نانی شێوان دەکڕم تۆ بیر دەکەیتەوە سبەینێ بۆ گەشتی هاوینە کام وڵات دیاری بکەی منیش بیر دەکەمەوە ئاخۆ سبەی کار بەدەست خەم دڵخۆشە بم کارم دەستکەوێ لەبەرەوەی لە دوای کار بە چیسەیە جبس دەگەڕێمەوە مناڵەکەم دەبینم دڵخۆشە. مامۆستا ئیبراهیم با باسیەوە بکەین کە جگە لە زمانی کوردی بە هیچ زمانێکی دیکە شعرت نووسیوە؟ من بەداخەوە تەنها بە زمانی کوردی شعر دەنووسم بەڵام شعرەکانم تەرجمەکراونەتە سەر زمانی عەربی و تا ئێستا دوو کۆمەڵە شعرم کە برای بەڕێز خوا لێ خۆش بوو کاک ئەحمەد سەلام تەرجمەیکردن چاپ کراوە هیچیان بە ناوی ئەکسەر وەحشە من لەیالی الئومی و ئەوی تریشان کە هیچەتی نووسەرانی کورد چاپی کرد بە ناونیشانی حکایەت المسافر و هەروە کۆمەڵە شعرێکیشم تەرجمە کراوە بۆ زمانی فارسی کە برای بەڕێز کاک سوێر سوخێن پەژوو لەگەڵ خات و نەسیم مرۆجوو چاپیا تەرجمەیان کرد و چاپ کراوە ئێستاش کتێبێکم بە ناونیشانی عشق بە طعمی جەلاس ئەوە لە تارا لە هینە نەشری ژیارە چاوەڕێی وەرگرتنی موافقەتی چاپن کە کاک باست مرادی تەرجمەی کردووە وە کۆمەڵە شعرێکیشم هاوینی ساڵی ڕابردوو لەلایەن کاک دانا دڵدارەوە وەرجێڕایە سەر شێوەزاری کرمانجی خوارو و چاپ کرا. زۆر ڕاستە. مامۆستا ئیبراهیم هەستە چۆنە کاتێکە بینیت کە کەسانی دیکە بە زمان گرنگی بە شعرەکانی دەدەن گرنگی بە بەرهەمەکانی دەدەن و وەریەگەڕنە سەر زمانەکانی دیکە و کاتێک کە تۆ ئەی بینیتەوە دڵە خۆشە بێت؟ ئەو کاتانە کە شعری من تەرجمە دەکرێت بۆ زمانی عەربی یا فارسی یا هەر زمانێکی تر بەڕاستی مای دڵخۆشی خۆمە من شانازیشی پێوەکەم هەستەکەم توانیومە ئەو پەیامەی کە دەمەوێت بیگەێنم پەیامەکە وە خۆی گەیشتووە و بۆتە مایی ئەوەی کە ئیحتیمامی زیاتری پێ بدرێ و نەتەوەکانی تریش لێوە ئاشنا بن. زۆر باشە. مامۆستا بەنیازی هەر لەسەر شێوازی هایکۆ بمێنیتەوە یاخود ئەوەی کە شێوازێکی دیکە تایبەتە بێ بە خۆت دیاری بکەی بۆ نووسینی شارەکانت؟ من ئێستا کە بە شێوە لەو شێوە دەقانەی هایکۆ دەنووسم وەکو تەجروبەیەکی شعری خۆمە و تەمەناکەم لە نووسینی دەقی هایکۆە سەرکەوتوو بم و بتوانم زیاتر برەوی پێ بم و لەگەڵیشیان زیاتر مامەڵە بکەم بەو ئومێدەی کە ئەو ئاواتەم بێتە دی بڵێ من گرنگێکی باشتری ژێدەم بە مامەڵەکردم لەگەڵ دەقی هایکۆ و زیاتر خۆشمی پێوە سەرقاڵەکە. ئینشەڵڵا هیوادارین ئێمەش لە داهاتوە بەرهەمی زیاترت ببینین. مامۆستا ئیبراهیم شعری ئامادەیە بۆ ئێمە هیچ شعرێکە لە ستایلی هایکۆ نەبێت؟ هایکۆ نەبێت بەسەر چاوم چاوت نێشە. بە لە خوێندنەوەی ئەم دەقە شیعر میشە دەمەوێتەوە بڵێم کاتی ئێمە شعر دەنووسین لە هەر مناسبەیەک و لە هەر کوێبێ هەڵەبجەمان بیر ناچێتەوە. بێگومان من درێژایی تەمەنی شعریم لە پاش چیمیابارانی هەڵەبجە کەم کۆمەڵە شیعر و کەم شیعرم هەیە بۆ هەڵەبجەم نەنووسی بێ پێم خۆشە ئەم شیعرەشم بەناونیشانی شارێکەیە ناوی هەڵەبجەیە کە لە کۆمەڵە شێعری هێشتا کاتماوە بۆ خۆشویستن بڵاو بۆتەوە بخوێنمەوە. زۆر باشە فەرموون. کچانی هەڵەبجە تا لەکانی دێنەوە نەوەک گۆزەی سەرشانیان
ڕۆژی 100 جار دڵیانەشچێ. مناڵانی هەڵەبجە قامیشەکە لە ترۆمبیل و بە سواری دەڕۆن ناگەنە بەهەشت و قامیش دەبێتە خۆڵەمێش. کوڕانی هەڵەبجە لە شەوا لە دایکە بن، لە شەوا دەخوێنەوە و فێر دەبن گۆرانی بۆ ڕووناچی بچڕن. هەڵەبجە ئاسمانێک شکە بە لەم سەری دنیا تا ئەو سەری، بەڵام بەبێ خۆر، بەبێ ئەستێرە، بەبێ مانگ. هەڵەبجە شارێکە دەکەوێتە باشووری کوردستان، وەک هەناری لای باوە کۆچەک، مزر و مێخۆش و تامی شیرینە. هەڵەبجە ئەڵێی دارستانێکی گەورەی سێوە، سێوی سوور، سێوی سەوز، سێوی زەرد، فەریکە سێو. من لە هەڵەبجەم بۆنی سێوم لێ دێ، ئەو سێوەی بۆ ژیان نا، بە کەڵکی مردن دێ. بەداخەوە مێژووی هەڵەبجە و مێژووی کورد هەمیشەوامان لێ کات کە بێ و شعرە تراژیدیانە بنووسرێت. زۆر جوان و مامۆستا زۆر سپاس بۆ شعرەکەت. جا ئێمە پێمان خۆشە باسی ئەو بەرهەمانەکە یاخود ئەو شتانەی کە لە سەر شعردا یا لە ژیانی نووسینتا بەسەر تۆ هاتبێ و یاخود لێرە بتێت باسی بکەیت. ڕەنگە من با بڵێن ئەو ڕووداوە تایبەتانی کە بۆ من هاتوون، یا با بڵێن کە ڕوبەڕووی من بوونەتەوە، یا هەندێک مەسائلی تایبەت بە خۆمە بن تا ئێستا نەمتوانی بێت لە ناو شعرەکانمان جیان بکەمەوە. بە ئام ئەو شعرانەی من دەیاننووسم مەفهومەکانیان شتێکی گشتگیرە، تایبەتە بە گشت نەک بە تەناخۆم. من ویستومە لە ڕێ ئەم شعرانەوە پەیامێک بگەین بە ئینسانیەت کە ئینسان قابلی ئەوەیە هەمیشە لە ژیانێکی یەکسان و خۆشگوزەران و دنیایکی باشترا بژی. هیچ کاتێک ئینسان بۆ نەکراوە بەردەوام ئاگری ناو چاڵە قوڵەکانی دۆزەخ بێ. دەبێت ئێمە بە هەموومانەوە هەوڵ بدەین بە هەشتێک بخڵقێنین شایستەی ئینسان بێ لە ئەمڕۆدا. زۆر ڕاستە. زۆر خۆشحاڵ بن مامۆستا ئەمڕۆ ئێمە لەگەڵ تۆیا بووین. سوپاس بۆ ئامادەبوونێتەوە بۆ شعرە جوانەکانت. بەڵام پێم خۆشە شعرێکی کورتی هایکۆمان بۆ بخوێنیتەوە، ئەنجای تر ئێمەش کۆتایی بە پرۆگرامەکەمان بێنی. من لەم داوای جەنابت حەز دەکەم هەندێک شعری دەرەوەی دەقی هایکۆیی بخوێنمەوە. زۆر باشە، فەرموون. دەزانم دەردی بێ نیشتیمانی چەند سەختە، بەڵام من دڵم بەوە خۆشە کە تۆم هەیت. بەهار ناوی دووەمی تۆیە، منیش پاییز. قژەخاوەکەت چەند جوانە، دەزانم ئەمە تەنیا کاری ئەو شانەیە کە بە شعر بۆم دروست کردی. بێتۆیی وایە دەبمە هاوڕێی پشیلەیەک کە نامەوێت بە هیچ ناوێکەوە بانگی بکەم. سەبارەت بە دۆزەخ لێت دەپرسن، بڵێ دۆزەخ هەرم ژیانەیە کە ئێمە هەمانە. مامۆستا ئیبراهیم هەورامی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. ئێمە دڵخۆش بووینم ئێوارە کە لە ستۆدیۆ میوانی ئێمە بوویت. دەستخۆش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە زێت ئێچمۆدەیە لە گەڕێکی ئاشتی خوارشیرینی تابان. و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون، هەتاکوی ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی نوێدا بە دیداریەوەی ئازیز شادەبینەوە. ماڵەوە.